ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکاتی مەسرور بارزانی لە بارگای ئەنجومەنی وەزیران بەڕێوە دەچێت. ئێمە وەک ستافی باسی ڕۆژ بە دوواداچوون دەکەین لەسەر کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاو بۆچوونی هاوڵاتیان سەبارەت بە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەخواستی ئەوان. هەموو چین و توێژەکان لە نێو کۆمەڵگەی ئێمەدا زۆربەیان سەبارەت بە کارنامەکەی حکوومەت و داخوازی و داواکاریەکانیان چی دەڵێن؟ من کامەران حاج عومەر لە باسی ڕۆژ ئەمڕۆ بە دوواداچوون لەسەر ئەم پرسەدە. ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی کابینەیدا نوێیە تێڕوانی چییە؟ هەستت چییە؟ ئینشاءڵڵا کاک مەسعودیش لەو کابینەی پێشتر ئینشاڵڵا قووەتەکەی باشترە بی هێلی کار بەڕاستی ببینەوە لەو کاسبکاران هەلی کار بێ بدۆزرێتەوە هەلی کار دێ بدرۆزێت خەڵکەکە بەحام بێئیشە بێکارە بەحام ینی هیواداریشین هێلی کار زۆر بی ئەو پرۆژانەش بەڕاستی دەست پێ بکاتەوە باش. ینی لە ماوەی ڕابردوودا زەحمەتی بینراوە لەوەی کە خەڵکێکی زۆر بێکار بووە ئێستا دەرفەتی کاریان بۆ بدۆزرێتەوە باشتر دەبێت. طبعاً بدۆزرێتەوە زۆر باشترە. باسی پرۆژەت کرد مەقسەد پرۆژەی حکوومەتی مەسەلە ئێستا و مەکتەبانە بەڕاستی زۆر مەکتەبی پرۆژەکان ئێستا دەست پێکرایتەوە ینی باش خەڵکە بەکار ئەوە بووە باشتر بەستە زۆر باشتر بووە لە جاران ینی ئێستا مەکتەبانە ینی ئیش تۆ مەکتەبەکانە یان بینایەکانە زادێ ینی خەڵک بێژبی لەوانە زۆر باشە خەڵکە بەیش دەبتەوە. تۆکو هاوڵاتیەک لە وڵاتە پێت باشە حکوومەتی داهات و لەسەر چیش بکە بۆ تو گرنگە لەسەر چی کار بکە؟ لەسەر وەکوچیانی یعنی لە چ بوارە خزمەت بکە پەروەردە تەندروستی هەر هەمووی خزمەت بکە کاکە بەس خزمەت بکە حەزمان لێ بەڕاستی یعنی مەبەست لەوەیە لە سفرەوە دەست پێ بکە بڵێ نەخۆی هەر سفرە پێتان ناخۆش نەبی پێشتری حکوومەتەکان بەحقت زێهمێر نەبوونە ئەزاگەر حکوومەتی نوێ حەزمان لێ بڕێک ئاگاداری میلەت باشە لە چ ڕۆیکەوە دەست پێ لە هەمووی لە پەروەردە دەرەی لە کار و ئیش و کار دەرەی لە بیناسازی دەرەی لە زادەوبان دەرەی لە هەر هەمووی هیوادارم سەرکەوتوو بیتن و ئیش بکەن. مەبەستن لەوەیە دەڵێ خەڵکی فەقیر و کاسبکار چاوی لە تۆی سەرۆگە بەتاکید هەموو فەقیر و کاسبکارێک بەڵام ئەگەر لۆمان بکەن ئەگەر بیکەن ئەگەر لەشکەن ئەگەر وەچی پێشان بێهمێتمان نەکەن باش بەڵام ئەگە بێهمێت بین معنای ئەوە شەروشێوان کەبی پێمان ناخۆشە پێمان خۆش نییە. تۆ باسی زەریبەت کرد کێشت چییە لە زەریبە حکوومەتی داهات و چی بکە بۆەوەی؟ وڵای ئینشەڵا کابینەی نوێ ببێتە مای خۆشگوزەرانی بۆ خەڵک نەک بارپرسی ینی ئومێدت پێی هەیە بەکار ئینشەڵا دەبێت ئینسان خۆ هەر گۆڕانکاری کە ئیسفادەی نەبێت میلەت بەڕاستی وەزعی خراپە. باش ئەمڕۆ یەکەم دانیشتنی بوو چی بکات حکوومەت لە چێوە دەست پێ؟ وڵای دەست پێ کە لە قۆناغە سەرەتایەکان بۆ نمونە من ئەو خانیا کڕم خانێت فرۆشم دێت لەسرم کابراکی داناوە 30 میلیۆن 35 میلیۆنە نووسێت زەریبەی دەخلت لێسەنێت زەریبەی خارجی لێسەنێت پارەی کارەبات لێسەنی پارەی ئاو لێسەنی ینی هەمووی بە سێقات بە چوار قات لێسەنێت شەریکە لەگەڵت باش شەریکە کەوای داوا لە حکوومەت داهات و دەکەیت چاوێک بە پارەی باج و زەریبە زۆر زەریبەیە گەلێ زۆر وەرەگیری لە وڵاتە بەبێ ئەوەی بچێتە حساب بودجە بێ وەڵاهی پێمان خۆشەکە بۆ وڵاتی بێت بەڵام کاکە من خزمەت گوزاریم لە قوستانە کۆڵانم گیرتاو نەکراوە ڕەسیم نەکرا ئاوم نییە زەریبەکەشم لێسەنێت من لە خانی خۆم فرۆشتووە چوومە خانێتم کڕیوە 25 وەرەقە تا 30 وەرەقەمە ڕوات یعنی ئەوت کڕیوەت فرۆشتووە یان خانێ بکە تەقسیم دوو ڕاوەستاوە کەوای مەبەست لەوەی ئەو پارەی کە وەردەگیرێ بۆ شەقام دەبی لە شەقام سەرف کرێ کاکە یان لە زەریبەی خان و وەرەگری من خانیم کڕیوە فرۆشتمە پارەی قیر وەسلم هەیە وەسلم بزر کردووە چۆ دیسان لێمی وەرگرتوەوە ئەی ئەو وەستەی تو دوو جار لە منی وەرەگری 380,000 دینار تا 360 تا 380,000 دینار وەرەگرێت قەینە 180,000 12,000 بوو ڕەسیف و جادە 180,000 لە من وەرگرتو ئەو 180,000 کا خزمەت گوزارێکم. باشە لە چیەوە دەست پێ بکە حکوومەت باشە؟ والله لە گەندەنی
گەندەڵی نەهێلی گەندەڵی نەهێنی نەهێڵی. یعنی ئەو گەورەترین گرفتە گەورەترین گرفتە ئەگە گەندەلی نەمینێ هەموو شتێک باش دەبی یەکەم داواکاری ئێوە گەندەڵیە. نەمانی گەندەڵیە گەندەڵیە. باشە وەکو ژن وەکو ئافرەت ئێوە داخوازیتان چییە تۆ وەکو ئافرەتێک والله ئافرەت پێویستی هەندێک بەسەر بەخۆیە پێویستە زیاتر گەشە بکە زیاتر بەرەو پێشەوە بۆ بڕوە دامەزراندن بۆ دامەزراندن بۆ کار بۆ هەموو شتە ئەوانەی کە دەرچووی زانکۆن ئەوانەی کە دەنچوی زان کۆن ئەوانەی کە قوتابین ئەوانەی کە پۆلیشەشن یارمەتی هەموو لایەکی بدەن زۆر باشتر ینی دامەزراندن گرینگە زۆر پێداچوونە گەندەلی دامەزرانی گەنجەکە جیاوازیش نەکرێت لە نێوان کەسێک بەرپرسە کەسێک فەقیرە و مەسولان دامەزرێ فەقیرەکان ئەوە لە ژێر هەم تووشی کابەی بوونە تووشی فقر بووینە تووشی فەقیری بووینە هەموو عقلیان لە دەستایە بەڕاستی کەوایە گەشتبینن ئێوە بۆ داهاتوو ئینشاءالله گەشتبین وەکو هەموو وڵاتی تر بۆ گەشتبین نەبێت دەفتەکابینەی خۆشیمان ئینشاءالله و گەنجانەماندا دەمەزرێت چ ئومێدەکەت هەیە بە حکوومەتی داهاتوو ئەمڕۆ یەکەم کۆبنەوەی بەخوای ئینشاڵە ئەو ئومێدەم پێیان باشە ئێستا قانونەکانیان هەموو گۆڕیە گۆڕیە گۆڕیە. سەبارەت بە کاری تەکسی پرۆژەیەک هەبوو بەردەوام بێ تازە تازەی تازە دەستم پێ کردووە باشە ئومێدت بە بەخوای باشە ئومێدمان پێیان هەیە ئەم جارە کۆسپەکان چین لە چیەوە دەست کاری پێکا باشیان کردو ئەم جارە لە چیەوە دەست پێ بکە حکوومەت باشە بەخوای لە سەرەتاوە کاری گەنجان کاری گەنج کاری گەنجان لە سەرەتاوە یەکەم ئەوەی گەنجان پێشمەرگەکانمان یارمەتی پێشمەرگەکانمان بدەن لە موچەیان باش بکرێت موچیان زۆر باش بکرێت کە شەڕی داعشات یەکەم موچەی پێشمەرگە بوو خۆم پێشمەرگە نیم بەڕاستی بۆ ئەو کاتێ شەڕ هەبوو موچەی پێشمەرگە یەکەم کەسدا یانی دەبی حکوومەت گرنگی و باەک بە پێشمەرگە بدات کرێتین بەڕاستی هێزەکان یەک بخرێتەوە باشە بخرێت. یەک بخرێت بەڵێ یەک یەخستنەوەی پێش بخرێتیان نیە لەگەڵ یەکێتی و پارتی بەخۆی هەموو شتێک لێ دەستەوانە هەموو ینی شتێک هەم بەنسبە- ژێوی ژیانی پێشمەرگە بەڵێ هەمیش پێشمەرگەیەک کەکەش داهاتی گەنجان سولفەی زەوات هیچیان نێش ئێستا من لە دانیشتێکی کەسایەتی و پیاوانی ڕشسپی یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێرم دەمەوێت ڕاوبۆچوونیان بزانم سەبارەت بە کارنامەی حکوومەت بە داخوازی ئەوان گلەی ئەوان مامە گیان سڵاوت دێبێت عليكم السلام سەلامەت بێت پەیامەت چییە بۆ حکوومەتی داهات و کارنامەکە والله فهم بس عدالتها بس هو جوازي هبت لما بيني هبون ونبون جوازي هبي لما بيني فقير ودورمند مثلا كابراك فقير كابراك شو من خانني شو معاشم 250,000 نارة 6 سال خدمة حكومتهم كديا جاو هي روجة شو هيتي نكديا عن حبستها 6,000 ناري وردقلي اما در عدالتها كبير لما بيني زیاتر لە 4 أري ملیۆن والله أري والله يعني دەتەوێت أبدا من ناور ما عندها هراس باشە باشە تۆ دەتەوێت ینی حکوومەت پەرلەمانی کوردستان چاوێک بە موچەی فەرمانبەران بەگشتی ئەو جیاوازیە زۆرە نەمینێ لە نێوان ئەوە مان دەوێتنا باشە تۆ دەڵێ چی داواکاریە مەژعرە قسەیە ئەیمەش باشە تەنیا کێشە لەسەر موچەیە ناو لە تەعمل شتێ باشە ئەمنەوە چەند سار پێشمەرگە بوویمە هەتا ئێستاش ناوم نووسراک هەتا ئێستا درەمەکەم نەدرایدی پیاویشەیە ئەو وەختی شۆرش پێشمەرگەی کەی بووی ئەیلول و گولان بوویمە معاشت نییە ئێستاش معاشنی باشە ئەو خەڵکە پێویستی بە چییە ئەو خەڵک پێویستی بۆوەیە لۆ غەدر لە من دەکە پیاویشەیە ئەو وەختی شۆڕژی کورتێک تۆ لە داشی نەبووە ئەلعان ئەیلولی یعنی مەبەست لەوەیە کەسێکی تۆ پێشمەرگە بوویت بەرێ لە سەردەمی شۆڕشی ئەیلول و ئەو گوڵانیش بەرێ بەڵام هەندێک کەس بە بندیواری موچە وەردەگرێت ئاری وەڵڵا تۆش موچەت لۆ نییە نییە غەدرە ینی بندیوارەکان نەمینێ پشتیوانم نەبووە لۆ ینی مەبەست لەوەی ئەوانەی بندیوار موچە وەردەگرن نەمینێ ئەرێ وەڵڵا یعنی ئەو حەقە لۆ تو بگەڕێتەوە هزاری وەشی من نەکردوە من حەدی باش سەبارەت بە دەرمان تۆ قسەکت کرد گوتت کێشەی دەرمانی خراپ دێتە کوردستان دەرمانی خراپ لێ دەرمان زۆر جارەیە کە دەی خۆی ئەو دەرمانەی لۆ ئەو دکتۆرە لۆتوی دانایە ئەو دەرمانە ناخورێ ئەو نییە تێگەی نەفسی دەرمانەیە و نەفسی تشتە هەیە ئەم ئێستا دەرمانێکی سوکەری دەکڕم یەک حەبک بە هەزاری ناڕەدەوە سێ هەشە دەستەی بە 500ە پێی ناگەیەوە بۆ ینی لەبەرچی تەمەنا دەکەم عمری
کاک مەسعودی بە چیای سەفین بی لەو بنەمارەی باشتر نبینەوە داوا دەکەین ئەو گەندەڵیە نەمینی باشە ئێمەکەی سەرۆکی حکوومەت و چۆن بینی حاجی گیان دەبی گۆڕانکاری لە چ ڕوویەک گۆڕان لە هەموو شتەوە لە هەموو شتەوە پێویستیمان بە هەموو شتە لە هەمووش پێویست لە هەموو لە هەموو شتە گۆڕان بکرێت لە هەموو شتێک. باشە تو پێت باش نییە لێ پرسیینەوە لە کاری باش خۆشە وەزیرەکان لە یەکەمیە هەتا ئاخی وەزیر دەبی لێ پرسیینەوەیان لەگەڵ لێ پرسیینەوەیان بکرێ وەزیر بی نایب وەزیر بی مدیر بی نایب مدیر بی لەکنە من هەموو هەیەکە ئەمە لازمە بە هەموومە ئاگان لەو قومیەتە بی لەو فەقیرە هەژارە بی بەڵێ چاوەن لێبی فەقیر نەکەوتە بندەست و پێیە بگەڕێ لە دەرۆزارێت ڕبعکم نادەیە یعنی بەبەست لەوەیە کابینەی داهات و خزمەتی فەقیر بکە خزمەتی فەقیر بکە لەگە فەقیری دابی عادی ئەو ئاو کارەبایە ئەو ئاوا کابرا دەی ئاوی دێتن 4,000 هاتێ 8,000 لۆ هاتیە هیچ مەحنەیە باشە کەوایە تو لەگەڵ ئەوەی دەرفەتی کار دروست بی بۆ خەڵکی خۆمان پێشەوە بۆ خەڵکی بێگان هاتەی خۆمان هەبی لۆ ئەولا بخوا کارگەی تازە دابندرێ پرۆژەی تازە دامدرێ ئەدی باشە ئەو پارە لۆ لێ تۆ ناو قاسی خۆمان لۆ لای بڕوە وێ نامەنیا لە پێچنەوە هەر نییە لە بڕۆ لە بازاری ئەو عالم بەکەی بخۆ یعنی هەر یەکەکسەر پێچ بکە لە پرسیینەوەی لەگەڵدا ناکرێ بۆ کەس ناکرێت نە دکتۆر نە ئەویدی ناکورە هەر کەس دەبی چاودێری هەوی و لێ پرسیینەوەی کابراک سەلامەش ئەدێش مرۆ نییە بەشەر نییە دەکوژێ دەچن بە عشایری وەلا پێشە پارەی دەدەن وەلا مەسرەتی دەدەن مەسرەتە با نەمینێ کابرا ناوێری سەلامی بکوژە دەر پێچینەوە هەبینە ونیە کابرا لەو گۆرە سەلامەچی دەکوژی وەلا نابەت چەقوی نەسیلا بمینێ نەچەخش لە بازاری لێمینێ هیچ دەمینێ با بجیرێ لۆ چ بمینێ تۆ کارنامەکەی حکوومەت یاریمی کوردستان جێویست بوو بەڵێ چاڵ سەنگاندێکت بۆ کارنامەکەی وڵی داوامان وەیە گەندەڵی نەمینێتن ئەوەی ڕابردوو ڕۆیشت ئێستا دەمانوێت حکوومەت ئیشەکانی بەجددی بکاتن ینی چاوپۆشی نەکە لە گەندەڵکارە نەخێت لە وەزیر و لە ئەندام پەرلەمان و لە مدیر عام و لێپرسینەوەیان لەگەڵ لێپرسنوان لەگەڵ بکە چێ کاری باشی کردووە بڵێ دەستت خۆش بێ ئەوەشی کە کاری خراپی کردووە دەبێت سزا بدرێ وەکو هاوڵاتی مەبەستت دەوەیە بەڵێ تۆکو کاسب کارێک چی بکاتن حکوومەتی داهات و کە لە پێشودا نەکراوە من ئەو کارنامەی کە بینی ومە تەمەنا ئەەکەم سەرکەوێ ئیشەڵا سەری شەکەوێ چکە کارنامەکە شتێکی زۆر جوانە من دەرباری گومرگ قساکەم گومرگ بەڕاستی ئەمە گومرگمان پێشتر زۆر ئاسایی بە بەڵام ئێستا زۆر زیادی کردووە چکە ئەوەش حکوومەتی عراقیە ئەوێت ناوەندی بازرگانی کە پێشتر هەولێر بوو ئێستا ئەوێ ناوەندی بازرگانی هەولێر نەمێنێ پێشتر ئێمە لە خوار و لە ناوەڕاست و خوار و عراقەوە هاتن بۆ لە ئێمە شتیان دەبێت بەڵام ئێستا بیرعکس بۆتەوە کەوای ئەو کەیسە دەبی حکوومەتی داوا لە خودی بەڕێز کاک مەسعود دەکەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئەو شتە بە هەند وەربگرێ بەڕاستی ینی ناکرێتکە ئەو گومرگە زۆرە دانراوە زۆر تەسیری لە ئێمە ینی بەغدا یاری دەکا بە تەئکید سنوورەکان بەڵێ ئێمە ئێستا لەوانێت تەسەورەکەم لە خوار و عراق ئەو گومرگە زۆرە نەبێت کە ئێستا لە بابڵین لە ئیبراهیم خەلیل لە شوێنەکانی تر هەیە ئێمە پێشتر شاحینەیەکە هاو ینی لە 100 تا تقریبا 200 زیادی کردو بۆ ئێمە ئەوە شتێکی زۆر بەڵێ شتێکی ینی پێشتر بۆن منە شاحینەیەکە هاو لە 500 تا 800 دلار بوو ئێستا ئەکاتە 2400 دلار کەوایەوەش لەسەر ئەستۆی خەڵکی کوردستان بە تەشید من مەجبورم بیخەمە سەر ماوادەکە پێ دوایە دەبی حکوومەت چی بکات لە چ کەرتێک زیاتر ئیش بکات وڵی لە هەموو شتێکە لە بابەتی مەسەن پەروەەردە ڕۆشنبیری وەرزش هەموو بابەتەکان ینی بە دوواداچوونێکی جدی بکات هەر هەمووی لە هەموو بڵێ ئەوە زیانەکە شوان سوێندیان خواردووە ئەندام پەرلەمانەکان هەمووی خاوەن بەڵێنەکانی خۆیان بن لەبەرەوەی خەڵک دەنجی پێداون ئەگەر خەڵک ئەگەر زێ متمانەدا بن هەڵبژارنی ڕابردوو خەڵک دەنجا پێ نالاتن لەوانەیە من دەنگ بۆ کاندیدەی ئەو جارە پێمدا دەم بەوینە دەنگ بەعز بەشتر بدەم حکوومەتی تازە لە چیەوە دەست پێ بکات بە تایبەت لە سلکەکەی خۆت ئێمە کاروەندانی هاتوچۆ خۆشحاڵین بە کابینەی
تازە کە کابینەی سەرکەوتوو بەهێز دەبێت ئینشاءڵڵا و ئێمە و کارمەندان چۆ چەند داواکارێکمان هەیە یەکەمین شت سیارەی حکومی هیوادارین وەزارەتی ناوخۆ سیارەی حکومی پاشدەوام نهێلی پاشدەوام سیارەی حکومی بەکار نهێنرێت بەکار دێنی بۆ شەخص تایبەتی پێشتر زۆر بەکاردا بەرێ زۆر بەکاردات پاشدەوام چێشە لەمە دروست کردی غرامە ناکرێن و دووەمی شت سیارەی جامڕەش و بێڕقم تەزویر زۆرە هیوادارن ئەوانش نەمینێ جامڕەش بێڕقم تەزویر بێڕقم تەزویر بەرێ زۆر نەبوو بنەبڕ نەبوو داوا لە زەری ناوخۆی تازە دەکەن ئینشاءڵڵا قراردی زۆر چاک دەدەین ئەوانە نهێلی و بەنسبەت شەقامی هیوادارین کامێرەی چاودێری زیاد بکرێت لەوەی سەرپێچ کەم بیتەوە کامێرەی چاودێری زیاد بکرێ بەرێ جامڕەش نەمینێ سیارەی حکومی پاشدەوام نەمینێ ئەوانە هیواداری نەمینێ زۆرین بەرێ ئەمڕۆ یەکەمین کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە ئی حکوومەتی تازە تۆ وەکو کاسبکارێک ئومێدت چییە بەو وەزاکە خۆشکەن و ئیش و کار بۆ خەڵک پێدا بکەن و ئەو وەزای تێپەڕێن باشە لە چیەوە دەست پێ بکەین ینی کارنامەی حکوومەتت بینی هەلی کار ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی تەمان گەندەڵی نەمێنێ گەندەڵکارەکان هەموو لەناو بن ئەس دەکەی ئەو کەسێک کە گەندەڵی کردووە لێ پرسیینەوەی لەگەڵدا لێ پرسیینەوە لەگەڵ کرد هەر نمێنێ لە وەزفەکەش نمێنێ باشە ئەی سەبارەت بە بەنزین چی دەڵێن زۆر کەسێ گرانە بەنزین گرانە زۆر گرانە ینی حەقی وەکو بەغا وەکووانە لێ بکەن 450 دینار بەس باشە دەتەوێت چی بکاتن حکوومەت ینی بەنسبەت ئەوەی معاشەکە باش بیتن یەک دووە منیش هەیە پکەوتۆیە پێویست ناکات چی لە دەرکەی ڕابستی لە بۆ معاشەی هەیە چەند جار بە خۆتان لە چەند کەناڵیت کە دیتتان ئەو پکەوتوانە کەوتینەوە بزانم کەواتە ئەوانەی کەم ئەندامن بەکەوتنە پێویستە حکوومەت ئاوڕەشان لێ بداتەوە هەروەها ئەو ژنانێک کە لە ماڵێشن بە ساڵات چوینە معاشەیانەوە ببڕێتەوە کابانی ماڵ کابانی ماڵ بڵێ بە خۆت دەزانی زروفەکە زۆر ناخۆشە ئیش و کار نییە وابزانم هەموو کەسی ژەوڕۆ هەر لە منداری گچکە بگرە حتا تەمەن گەورەکانش هەموو هەر نەخۆشن هیوادارم ئەو حکوومەتەوان حکوومەتە چ سەرکەوتووە لە چیەوە دەست پێ بکە حکوومەت پێویستی بە چیە و خەڵکە گەندەڵکارە ینی لێ پرسیینەوە لەو کەسانە بکە کە گەندەڵیان ئارێوەڵە لێ پرسیینەوە لە دزەکان کەلەوەن لەبەر شتەکان بکە بەبەر دزەکان ئەوەی دزەکان ئەوان دزیێنە بەزەوان دزەکان باشە پێ دوای حکوومەت بە تەنیا پێی دەکریان دەبی حزبەکانش پاڵپشتی بکەن ناری بە حزبەکان پاڵپشتی بکەن حزبەکان نالەوەی حزبەکان هیچ بناێت چکە چیە ئەوان دزەکان دەکەن ئەوی گەندەڵە چییە باشە کەوایە حکوومەت دەبێ هەر کەسێک کەم تەرخەمی کرد بێ پارە و سەروەتی خەڵکی برد بێ پێویستە لێ پرسیینەوەی لەگەڵ لێ پرسیینەوە لێ کە وڵی ئەمم لە جێ حکوومەت هەشا بەدەری دەکەم لە وڵاتە نێهەیە لۆ چیە ئەو کەسم لۆ چییە باشە هاوڵاتیانە حکوومەتە چۆن دەبین تۆکو هاوڵاتێک ئەو حکوومەتە چۆن دەبین وڵی ئەمن وەکو هاوڵاتی ومێدت هەیە بەو حکوومەتە جیاواز بێ ومێدەکەم سی ئەم هەتا لۆ خۆم نەتوانم سندوق سەودانی نەداوە وعدشبی سەوتی نادەم هەتا بزانم گەندەڵکارە دەست ببینی یعنی دەنگ نادەی هەتا گەندەڵ کەسێوەڵە نەچوومە هەتا لێ پرسیینەوە دەست پێ نەکات دەنگ نادەوەڵە دەنگ نەچوومە دەنگدانش قەت بڕوان پێنی لەورە هیچ کەتەوە شاکە هەر دەنگ دەدەی هەر دەست زیاد دەبێت هەر دەنگ دەدەی هەر دەست زیاد دەبێت ومێدت هەیە حکوومەتە چارەسەری ومێدت هەیە زۆریش ئەو حکوومەتە چۆن دەبینی کە ئەمڕۆ دەست وڵی برای بەڕێز ومێدێکی زۆر گەورەمان هەیە ئەو ملەتەی کە ئێستا باز دەکات و ئەو شتانێک کە ئێستا باز دەکەن لەسەر دەستی برا گەورە ئیشاڵە ئەو گەردن کە ئەوانەی کە گەندەڵیان کردیان هەمووی بنبڕ دەبێت ینی یەکەم کاری حکوومەت بە بۆچوونی تو دەبێت لێ پرسیینەوە بکات لێ پرسیینەوە لەگە گەورەکان لەگە گسکەنا من ئێستا لۆن منە لەو بازارڕێژ دەکەم شتێکی بەسی دەکەم ئەمن هیچ نیمە ئەوانەی کە برندن ئەوان دەبی یەکەمی زارێ پێچینەوەیان لەگە بکرێتن لۆ ئەوەی بنبڕ بکرێتن ئەمنیش باش باشە بەڵام هەندێک جار دەگوترێ ئەمە کارێکی زەحمەتە ئەگەر هاوڵاتی پشگیری حکوومەت نەکە ئەگەر حزبەکان پشگیری حکوومەت نەکەن برای بەڕێز ئەوانەی کە گەورەکان ئاسانە لەوان دەستی ئەوانەی کە گەندەلیەک گەورەیان کردێ لەوان زۆر ئاسانە بنبڕیان کەن تەمامان بە برا گەورەی هەیە ئیشاڵڵا خەرک هەمووی تەمایش خۆشی هەیە دڵخۆشێکی خۆشی هەیە کە ئەو پیاوە هەتە سە حکوومەت ئیشاڵڵا ئەو گەندەرکارانەیەشان نامینێت
ئێدێکت بە حکوومەتی ئێستاە بە خدای هەموو مێدەکمان پێ ئینشاءڵڵا پشتیوانی کارنامەکەی باش بوو بەری زۆر زۆر باش ئینشاءڵڵا پشتیوانی حکوومەت چی بکە بە خدای حکوومەت ئەم خەڵکە پێویستی بە چی پێویستی بە ژیانە پێویستی بە کارەبایە بە ئاوا جلەیە موچەیە ئەو ملەتە کارەبا و ئەولەویەت بی بەری ئایتۆن ینی پێش هەموو شتێک دەست بە چارەسەرکردنی کێشەی کەمی کارەبا مۆلیدەکان ببینیان وەڵی نەمینێ باش سەبارەت بە حکوومەت کارنامەی حکوومەت پێڕوانینتان چی؟ وڵایی گەشتبینی نیشەڵا باشە بێت چی بکە یەکەم هەنگاوی چی بێت؟ وڵی یەکەم هەنگا ئەو چاکسازی ئەو شتێکی معلومە پێویستەکرێت یەکەم هەنگاو چاکسازمەتیشی مەدەنی بتوانێت خزمەتی چاک بە هاوڵاتیان بگەینێت. دەتەوێت چی بکرێت وەکو کاسبکارێک؟ دەتەوێت چی بکرێت خەونێکت هەیە داخوازی تەیە ئیش چاوی ئەین دەرفەتی کار زیادە بی باشە تۆ ڕۆژانت چەندت هەیە؟ وەڵی دیار نییە 25 باشە دەتوانی بەو شێوەیە بژێت ینی سەقامگیری بۆ تو گرینگە شەڕ نەبێ موچە بدرێ مەخۆم لەناو شەڕ هاتیمە لەناو شەڕ هەراتی لەچێوە هاتی خەڵکی ڕۆژاوای لێرە کەسابەتی دەکرێت ومێدت بە باشووری کوردستان هەیە ینی ژینگەیەکی باشی هەیە بۆ کەسە زۆرینەی چین و توێژەکانی خەڵکی کوردستان ومێدێکی زۆریان بە کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە بە سەرۆکایەتی خودی مەسرور بارزانی ئەوان دەڵێن ڕاستە کێشە زۆرە پێویستە حکوومەتی ئێستا لە دەستپێکدا کار لە پێناو چاکسازی لە پێناو دابینکردنی خزمەتگوزاری کەمکردنەوەی باج و ڕێکخستنی دەرفەتی کار لە بەردەم گەنجان بکات لەگەڵ ئەوەشدا نایشارنەوە کە کاری حکوومەت بەتەنیا ئەستەم دەبێت پێویستە هەم حیزبەکان هەم هاوڵاتیانیش پشتگیری لەم حکوومەتەی هەرێمی کوردستان بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست